محوی ناوی مەلا محەممەد کوڕە مەلا عوسمانە باڵخێڵیە. نەوەی پیرۆزانایی ناودار شێخڕەش باپیریشی جورباوگی ناوی مەلا عوسمان بووە. جور شێخ مارف نۆدی وەل دروستکردنە سلێمانی هاتەسە شارە نۆیەوە. باڵخیش ئاوایگە لە ناوچەی ماوەت لە شارستانە سلێمانی وەل ئەوەیە کە باسکردنە تاریخنووسی کورد محەممەد ئەمین زەکی بەگ ئوشید لە ساڵە 1252 ینی 1836 زاینی هاتەسە دنیا. مامۆستا عەلادین سەجادی شوشی لە 1830 پەیا بووە. کاکەی فەلاح شائری شوشی لە 1831 هاتەسە دنیا. باوگی خەلیفەی شێخ عوسمانە سیراجەددین تەوێڵە بووە. 7 ساڵان بووە خریا سەوار خوێندن و ماوەی گەیشت لە لای باوگی خوانستگا. ئەڕا خوێندنیش چێسە سنە و ساڵاغ و لە لای مەلا عەبدوڵڵای پیرەباب خوانستگا. دوای ئەوە گەلە و خواردە سەرا سلێمانی و لە لای مەلای ناودارەی لە ئەو ناوچە خوانستگا. ئەوجا چێسە بەغدا و بێسە فەقێ ناوبانگی دەرکردگا و فەقێ زانایی کورد. ئەجازەی مەلایەتی لە موفتی زەهاوی وەرگرتگا. دووبارە مامۆستا عەلادین سەجادی وشی دوای مۆڵەت وەرگرتنی لە 1859 زاینی بێسە مەلای مزگەفتە ئیمامە ئەعزەم لە بەغدا. وەلی لە 1862 بەغدا وەجێهێشت و گلە و خواردەڕا سلێمانی و بووە ئەندامە دادگا. لە ساڵە 1868 وەبوونەی مردنە باوگیەوە دەست لە کارە میری کیشاسەوە و بێسە مەلا و دەست کردەسە دەرسداین و فەقییل. مەلا حەسەن کوڕە مەلا عەلی قەزەڵجی و مەلا مەحموود مەزناوەی و مەلا سەعید ئەفەندی نایب ئۆغڵی کەرکووک و مەلا عەزیزە موفتی سلەیمانی لە ناودارترین فەقییل مەحوی بوونە. هەروە ڕێچکە باوگی ڕێی تەریقەت کردە سەوەر. بێسە خەلیفەی شێخ بەهاءەدین کوڕە شێخ عوسمانە تەوێڵە. گوێن مامۆستا شێخ محەممەد خاڵیش لە موفتی زەهاویەکەی باس لەوە کردگە مەحوی لە ساڵە 1291 کۆچی ککەی 1874 وەل چەند مەلایەک لە سلێمانیەوە نەفی کرانە ئەڕا بەغدا. یعنی وەو معنە کە دوورە و خریانە ئەڕا بەغدا. ناوبریاک هیچی تر لە باوەت ئی نەفیکردنە یاگەر هۆکارە ئی نەفیکردنە و چوونەتی گەلە و خواردنە مەحویەوە وەرجە ئەوە ڕاستێمانی نەنووساگەن. مەحوی لە ساڵە 1880 وە گۆرەی قسەی مامۆستا سەجادی چێسەڕا حەج و لەو راوشە و چێسەڕا ئەستەمبوڵ و ڕێگەی پیاو ماقوڵەی لە کورد لە ئەستەمبوڵ گرتە سەوەر. وەو خاتریشە چەوی کەفتەسە سوڵتان عەبدولحەمید. سوڵتان ڕێز و حورمەتی فرێگەری ناگە و فەرمانیش تاکە خانەقایەک لە سولەیمانی ئەڕایواز بکەن کیسە و خانەقای مەحوی وەناوبانە. هەرە وەختیشە مەعاشێکی شەڕای برنەوە. دوایەوە کە گەلە و خواردە سەرا سلێمانی تا مردنی لە سەرەتای شەشەڵانە 1334 کۆچی کە کەیک تەشرینی یەکەمە 1906 لەورا بووە.
ساڵە 1983 لە هاتنەوەی لە حەج باس لەوە کردیم کە چی ئەستەمبوڵ لە وەختە ئەو خانەقا دامەزرا. مەحوی لە خانەقاگەی وەختەیلی لەبان 3 بەش دابەش کرد. بەشی گەڕا دەرسوتن و بەشی گەڕا دانیشتن وەلمەردم و ئامۆژگاری کردنیان یان مسحەتیان، بەشیگیش ئەڕا نێماز و عیبادەت خودا. مەحوی پیاوێک باڵابەرز و قرمزانی و ڕیشتریش بووە. هەمیشە وەسەرخۆی و ئارامی قسە کردگە. مێزەرە چەرمی وەلکەوا و ساڵتە لەوەر کردگە. هەر لە سەرەتای ژیانیەوە خولیای گوشەگیری بووە. سوزەی لێ دەروازەی لە شێری هەمیشە واز بووە. وەلەوەیشە ئەو ژێنگە و خێزانە کە مەحوی لەتی پەروەردە بووە کردەسەی شاعرێک تەسەوف، شاعرێک هوردەکار، تەواوکردنە بڕێک لە قەسیدەیلی لە مانگیگەوە تا ساڵێک دەریژە داشتگە. شێرەی لێ مەحوی لەبان ماناو بیرکردنەوەی تەواو وەگشتی لەبان هەڵبەسەی لێ جوان لە چەنەها تەوەرە جیاواز جونیت. لەوانەی شانازیکردن و نەتەوەی خۆی بە زوانە کوردیەوە لە بڕی لە شێرەیلی. وەلەوەیشە هەڵبیست تونە شاعر وەران وەروە ستەمکاری و زۆرداری لە شێرەیلی ڕەنگداسەوە. مەحوی جوور شاعری سەردەمە خۆی و لە خۆیشی زووتر لە کێشە ئەرۆزی عەرەبی نزیک بووە و وەکاری هاوردەکە. وەلەوەیشە یەکێتی قافیە لە شێعر مەقەیەتی کردگە ومانایك کە سەرانسەرە شێرەکە لەسەر یەک قافیە. وەهوکارە ئەوەک زوانە کوردی لەو سەردەما هەیز و تینە ئیسە نەیاشتگە. مەحوی ئەو وشەی فارسی و عەرەبی فرەوە کار هاوردگە. وەلەوەیشە وشەکاری و هوردەکاری فرەی وەکار هاوردگە لە دوای کەلیمە یاگەر دەرخستنە وشە ئەو وشەیلەکە گران بووە. لە هەمان وەخت مەحوی وەل زوانە کوردیش و زوانە فارسی و عەرەبی چەنەها شعر داناگە و نووساگە. بەشی فرەی شێرەی لە مەحوی لە چوارچێوەی غەزەلیاتە. ئەی پارچە شێریشە نمونە یەکیگە لەو شێرەی لە غەزەلەکە لە تووشی ونور بعد كشف ظلمة التقوى نكم شبكم وشمعك ليوا چار شويك ليوا نكم شبكم لخزني دلم هرچی هست هر داغ سوداست دسا ای نقد درد عشق و پی سودا نکم شبکم والدسم ملا رینک فی زنار زلفی یار وکو شیخ اختیار مزه و ترسا نکم شبکم لەری ئەو شوخە خۆم کردە خاک پاوەبانم نەنا دەسا خاک گشت جەهان وەسەر خۆمانەکەم چەپکەم دەمیگە شاور پرشور محبت مات و خاموشە و قانون تەجەنن شورش ئینشانەکەم چەپکەم لە چەوەیلم نەمەندێرا گریان نۆبەی سژدە بردنە سیاساڵم نەبارە نەماز ئیستیقامەکەم چەپکەم لەبان تونم دوشمن دنیا قەزیەم مانع و جەمعە کە تەرکە تو نەکەم تەرکە گشت دنیا نەکەم چەپکەم وەجیمەندن لە یاران نا وەجیمەندم ئەجەڵ زوو بەو وەمەردن لەی قسووری ژنە ئیستیسقا نەکەم چەپکەم ئەوە لەیلا و ڕۆژە حەشر دەی وادەی لقا مەحوی هەتا
قام قیامت آهوا ویلا نبکم چه بکم. هیچ شعرێکی خوێندیمەوە نمونەیەکن لە شێرەی و هەڵبستەی لە مەحوی وەلی خۆی شعرەی لە فرەفرە جوانی دریک لە گشت ڕوویگەوە و شعرێریشی فرەیلەلی کە ستایش پەیغەمبەر ئیسلام کەی و قەسیدەیەکیش خۆی لەتی داناگە کە پێکاتەگە لە 124 خەتە شعر کە لەتیوشی وصلى الله على أو بحر نور علم إرفانا كدرك غور يكي غير علم الله سبحانه. وصلى الله على أو ذات پاک قدس آياته كأخلاق پسندیده جناب حي منانه. وصلى الله على أو حضرتي صاحب كمالاته كأعلى معجزي قربانی بم من نور قرآن لتریکی شو کفرا به یک دم لمعی دا 1322 دنیا چراغانه چراغی نور پیچون ممید بو بایست لیوال بو چراغی دست قدرت خوشی کی را تا ابد مانه. تعالى الله ودود دهبو که هر دوک عالم داگرد بنازم وی کمال عزم و حزم و شوکت و شانه والای احتشام زهد دنیایی تماشاکه که یک لتنان بوی قوت یا خرما 2 دانه فلک جاه سر خرمان تا عرش البته یو تنازل كعلو همت را دنگزیزان مهم غير ذاتي حيل هيمتانية إلا لورئي أمته بهمة دايم وأحزان. محوی یکی لا دیارترین و ناسریاکترین شعر دووسەی لە کوردە و کەم تافرە نووسەر و ڕەخنەگەر و شاعری لە کورد لە باوەتیە و نووسانە و فرەیش لە شاعران لە هۆنراوەیلی یەکە لە شێرەیلی شانوەشانە مەحوی کە هەڵیان داگا و نووساگا لەو وەزنە شعر دانانە و وتەنە لەوانەیش سالم صاحب قەران و مەلا محەممەد خاکی و حاجی قادر کۆیی و مەلا کاکە حەمەی ناری و سەید ئەحمەد نەقیب و فەوزی و عەلی کەماڵ باپیر ئاغا و حەمدی و فرەیتر لە شاعر و نووسەر و ڕەخنەگرەی لەتر ستایش مەحوی و شعرێلی کردنە وە گشت دەڵێکەوە. هەزاران سەڵام لە یانە پاکە مەحوی و گشت شاعرەی لێ کوردمان.